سڵاوەزانی شارپرێس ئەم کاتتان باش. ئێستا ئێمە لە سەیرانگای شەمێرانین، لە سەیرانگای شەمێرانین لەگەڵ کۆمەڵێک لە سەیرانکەرەکان گفتوگۆکەین لە ئەمڕۆ گەشتی نەورۆزە هاتوونە تا سەیرانگای شەمێران بۆی کاتێکی خۆش بە سەروەری بەخێر بێ. سڵاو لێ سپاسەکەم بەخێر بێن. ناو چییە و لەکوێوە هاتی؟ و زەکەرانامی لە منتیقی شارە زۆر هاتیم بێرە لە ناوچەی شەمێرانەکان. ئەمڕۆ هاتیم بۆ سەیرانگای شەمێران. گەشتارێکی زۆر زۆر هاتووە. شەمێران ناوچێکی هەتا بڵێ خۆشە، ئەنی بەهاران گەشتارێکی زۆر زۆر ناوچە جیاوازەکان سەردانیەکەن و ئەوەی تێبینی یەکەم کێشێکی بچووکی هەیە. هیوادارم چارەسەر بکرێ و شەندەبوونی WCە کە گەشتیاران تا ڕادەیەک ئیزعاج کردووە، وای لێ هاتە شوێنە گەشتیارەکان ئەنی تا ڕادەیەک پیس بکەن و هیوادارم ئەم کێشەیە چارەسەر بکەن. باشە، سەیرەکەی ئەمساڵ خەڵکێکی زۆر زۆر هاتووە بۆ گەشت و سەیران. ماشەڵڵا شوێن نییە دانیشی. هۆکاری چییە؟ بۆچی ئەمساڵ خەڵک زۆر هاتووە؟ وڵی خۆی ئەم کەرەنتینەکە ڕوویدا، ینی معنی بڵێن وەزعێکی زۆر زۆر ناخۆش و بەسەر کوردستان و بەسەر هەموو جیهانیشە. تا ڕادێک گەنجەکان خێزانەکان تا ڕادێک ئیزعاج بوون لە ماڵەوە. تر خۆتە دەبینی گەشتارێکی زۆر زۆر سەردانیان کردو و دڵنیام ڕۆژانی داهاتوش بەرەو پێشترە ڕۆ باشترە بێت. زۆر زۆر سپاس کاک زەکەریا. زۆر سپاس بۆ کاک زەکەریا. بەڕێزانەوەکەوەی بینن ئێستا ئێرە سەیرانگای شەمێرانە لە نزیک شاری دەربەندیخان. خەڵکێکی زۆر زۆر هاتوون بۆ ئەوەی لێرە گەشت و سەیران بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن و ئەوەی ساڵانی ڕابردوو لەبەرەوەی خەڵک ناتۆتە دەرەوە، هەم لەبەر ئەوەی کە ڤایرەسی کۆرۆنا هەبوو یان قەیران و بێموچەی و شەڕی داعش، ئەم هۆکارانە هەمووی هەبوون لە ساڵانی ڕابردووە. خەڵک وەکو ئێستا دڵی خۆش نییە، بەڵام ئەمڕۆ ئەبینی بۆ تۆڵەکردنەوەی ئەو ڕۆژانەی کە لە دەستیان چووە خەڵک بە گشتی هاتووەتە دەرەوە و خەڵکێکی زۆر زۆر خەریکی گەشت و سەیرانن. لەگەڵمانە بمێنەوە بۆ ئەوی چەند دیمەنێکتان پێ پیشان بین.